شەڕی ئێران و عێراق کە لە مانگی نۆی 1970 بۆ مانگی هەشتی 1970 بەردەوام بوو، لەو ماوەیەدا زۆرترین مین لە ناوچە سنووریەکاندا لەلایەن هەردوو لاوە چێندراوە و تا ئێستاش ئاسەوارەکەی ماوە و زیانی گیانی و مادی لەگەڵدا بەردەوامە. هەردوو سنوورەکەش زۆرترینیان دەکەونە باشوور و ڕۆژهەڵاتی کوردستانەوە. دەزگای گشتی کاروباری مین لە هەرێمی کوردستان دەزگایەکی سەر بە ئەنجومەنی وەزیرانە کە پێک هاتووە لە 6 بەڕێوەبەرایەتی گشتی لە هەر یەک لە شارەکانی هەولێر، سلێمانی، دهۆک و ئیدارەی گەرمیان. هەروەها بەڕێوەبەرایەتی گشتی کارگێڕی دیوان و بەڕێوەبەرایەتی گشتی کارگێڕی و تەکنیک، هەر بەڕێوەبەرایەتیەک سنووری ئەو ناوچەیە بەڕێوە دەبات کە تایەتی و ئەو ناوچانە پاک دەکاتەوە کە مینڕێژ کراوە. لە سنووری پارێزگای سلێمانی 18 تیم کار دەکەن. هەر تیمێک پێک هاتووە لە 15 کەس کە ناوچەکانی پێنجوێن، شارباژێر، قەڵاتزێ و چەند شوێنێکی دیکە دەگرێتەوە. بە وتەی بەڕێوەبەری بەڕێوەبەرایەتیەکە لەو سنوورە توانی ویانە لە 234 ملیۆن مەتر چوارگۆشە ناوچەی پیس بوو لە دوای ساڵی 1991ەوە بە هاوبەشی لەگەڵ ڕێکخراوە نێودەوڵەتیەکان 61 ملیۆن مەتری چوارگۆشە پاک بکەنەوە. پرۆسەی پاکسازی مین پرۆسەیەکی سستە، بەهۆی ئەوەی کە ئەگەر بە شێوازی شپرزە یان بە پەلە مامەڵەی لەگەڵدا بکرێت، ئەوە بە هەڵەکردنێک کارمەندەکە یان کەمەندام دەبێت یاخود گیانی لەدەست دەدات. وەک بەرپرسانی دەزگای مین باسی دەکەن، لە سنووری پارێزگای سلێمانی بەهۆی شەڕی 8 ساڵەی نێوان ئێران و عێراقەوە 2 جار مین چێندراوە، بۆیە زۆرترین مین لە سنووری پارێزگای سلێمانیە. هەر بەپێی زانیاری دەزگای گشتی کاروباری مین لە هەرێمی کوردستان، لە ماوەی چەند ساڵی کارکردنیان لەم سنوورە 739 مینی دژە تانک، 100,000 مینی دژە کەسی، ئەڵغامی شەخسی واتە دۆزراونەتەوە. هەروەها لە ساڵی 1991ەوە تا ئێستا لە هەرێمی کوردستان نزیکەی 14,000 بەرکەوتەی مین هەیە کە لە سنووری پارێزگای سلێمانی 6,009 کەس گیانیان لەدەستداوە و 1475 کەسیش بریندار بوونە. ئەو مینانەی کە تا ئێستا دۆزراونەتەوە لە جۆرەکانی ئیتالی، رووسی، ئەمریکی، ئیسرائیلی و چینی و ئێرانیە، بەڵام زۆرینەیان ئیتالیە. عەرزەکەی زۆر بارانیش ببارێ، پارچەی ئەمەنە زۆرە، فول حەفرە، پێشتریش بۆ خۆ دەزانی واتە پلانیشمانەکە. تیمەکان کارکردنیان لە وەرزی بەهار و هاوین و ماوەیەکی کەم لە پاییز دەبێت. ڕۆژانە کاتژمێر 3 بەرەبەیان کۆ دەبنەوە و بەرەو ناوچە مین ڕێژکراوەکان دەکەونە ڕێو تانی وەڕۆ کار دەکەن و لە کاتی کارکردندا لە نێوان 2 کاتژمێردا 20 خولەک پشوو وەردەگرن. کار و چالاکیەکانی دەزگای مین بە 3 ئاستا تێپەڕ دەبێت کە بریتین لە ڕووپێوی کە هێڵکاری بۆ دەکرێت، دواتر پاکسازی کە مینلابەر پاکی دەکاتەوە و پاشان کەسێک دێت پشکنینی دەکات بۆ دڵنیابوونەوە. لە کۆتاییشدا تیمی دڵنیایی جۆری کە ناوخۆی و دەرەکیشی هەیە بە تەواوی دڵنیا دەبنەوە کە ئەم کێڵگەیە پاکراوەتەوە لە مین. لە کات ڕاپەڕاندنی کارەکەیان کۆمەڵێک کێشە ڕوبەڕووی دەزگای مین و ئەندامانی دەزگاکە دەبێتەوە کە بریتین لە نەبوونی نەخشە بۆ ناوچە پیسبووەکان، تۆپۆگرافیای هەرێمی کوردستان کە بە لافا و بارانە و مینەکان تووشی جێگۆڕکە دەبن و هەروەها دەستکاریکردنی مینەکان لەلایەن هاوڵاتیانەوە و هەڵگرتنیان لە شوێنێکەوە بۆ شوێنێکی دیکە. دلێر محەممەد سەرپەرشتیاری چالاکیەکانە لەم چوارچێوەیەدا دەڵێت لەدانی و هێڵانەوەی کە ئیبینن لە ناو کێڵگەمینەکە ئەگەر سەیری بکەیت جوان دیارە ئەم کێڵگەمینەکەی ئەمە سوتاوە، لەسەر نەخشەکەش ئەتوانین سەیری بکەین تەفاسیلەکەی بین. کێڵگەمینەکە بەم شێوەیە، ئەمە سنوورێکی بۆکەین و هەموو کێڵگەمینێک نەخشەی خۆی بۆ کرێ. بەم شێوەیە هێڵ لێ دەین، زانیاری کۆکەینەوە. ئەم هێڵانە پێڵەن هێڵی کۆکردنەوەی زانیاری، واتەوەکو ڕووپێویەکی تەکنیکی، ڕووپێوی تەکنیکی بۆکەین بۆی بزانین جۆری مینەکان چییە، قۆڵی مینەکان چییە. لەسەر ئەو بەرنامەیە ئێمە کۆمەڵک پلانی تردانین، هەموو کێڵگەمینێک بە چەند پلانێک کارڕە، چەند پلانێکی بۆ ئەگۆڕێت تا کۆتاییەت. هیچ کێڵگەمینێک نییە بە یەک پلان بڕوە. پلانی یەکەم پلانێکی سەرەتاییە، دوای ئەوە بە پێی ئەو زانیاریانەی دەسەکەوێت پلان لە دوای پلانە گۆڕێ بۆ ئەوەی کارەکە خێرا بکرێت و کێڵگەمینەکە بە زووی پاک بکرێتەوە. ئەوەی کە جێ دەستی ئێمە ئەگرێ خەڵکی گوندەکانن کە یەن دەستکاریەکەن، گوند نشینەکان دەستکاری ئەم کێڵگەمینانەکەن. کاتێک کە دەستکاریەکەن ئێمە ڕوبەڕووی کێشە بینەوە، لێرە مینێک هەڵەگرێت لەوێ دایانێ، لەوێ هەڵێگرێت لێرە دایانێ. یعنی تۆ
ئەبێ بست بە بستی ئەم کێڵگەمینە بپشکنی بە ئامێری کانزا دۆزەرەوە هەتاوەکو بزانیت مینەکان لەکوان و لاخیرە دڵنیابیتەوە کە بست بە بستی تۆپیەوە. شێوازی گەڕان بۆ مین لە کێڵگەکاندا بە دوو جۆری دەستی و میکانیکی بەڕێوە دەچێت. جەزا عەبدوڵڵا کە سەرۆک تیمی مین لابەری دەستیە و زیاتر لە 20 ساڵە لەو بوارەدا کار دەکات دەربارەی شێوازەکانی گەڕان دەڵێت شێوازی شکردنەکەی جیاوازە کاتێک کە تۆی سزای بۆ کەم حەقلە ئەکرێ بە چەند بەشێکەوە بەشی تایە بەتوانی بە مەکاینیشی تیا بکەی ئەو شوێنانەی کە زیاتر تەختن یان شی و دۆڵی تێەکەوێت ئەو شیوانە بە مەکاین نەبێ ئیشی تیا ناکرێت ئەو بەشەی کە بۆ کاری دەستێ بێ ماڵەسین کاری دەستی لەو بەشاکەین هەروەکو بینی لە نەخشەکە چۆن جامان کردوێتەوە ئەو ڕوبەرەی کە جامان کردوێتەوە کە ئەمەتی قەیاکە ئەمە بۆ کاری دەستی بۆ مەکاین نابێت لەبەرەوە زۆر سەخت و هەورازە هیچ مەکاینێکی ئۆتۆمان نییە بگاتەوە ئاسا لەبەرەوە ئەمە بەکاری دەستیەکرێت. ئێمە وەکو تیمی لە ناوبردن سەر بە بەڕێبەرایەتی کاروباری مین ئیشمان کاری لە ناوبردنە بۆ هەموو چێڵگەمینێک یا داواکاری ئاسایش یا داواکاری هاوڵاتی لەلایەن بەڕێبەرایەتیەکەمان لە هەر شوێنێکەوە ئاگادار بکرین ئێمە ئەچین کاری لە ناوبردن بۆ ئەو ماداکەین کە دۆزراوەتەوە مینە تەقەمەنیە هەشتێکە لە بابەتی تەقەمەنی. دوای ئەوەی کە لەلایەنی تیمی پاکەرەوە مینەکان کۆ دەکرێتەوە ئەوە ڕادستی ئەو تیمەی دەکەن کە پێویستە لە ناویان ببات ئەوانیش لە شوێنێکی دیاریکراوە بێ ئەوەی زیانی بۆ چواردەور بێت چاڵێکی بۆ هەڵدەکەن و سەرجەم مینەکانی تێدا دادەنێن و دواتر سەرەکەی دەگرن و پاشان بۆ 400 مەتر لە چاڵەکە دوور دەکەونەوە دەتەقێننەوە. لە ڕووی ماف و ئیمتیازاتەوە زۆر بەشخوراوین بەڕاستی من لە 2003ەوە لەم بەرنامەیەم ئەگەر بیتە سەر حەقیانەت بیرێک بکەینەوە زمانی حکومەتی عێراقی جوندیە کە مینەی داناوە بە خزمەت بۆ حساب بووە تێگە بەڵام ئێمە ئێستا مینەکەش لاوین بە خزمەت بۆمە حساب نییە. من خوا نەخواستە یا هەر برادێکم بەیانی ئەگەر کەمەندان بێ ئەگەر یا خوا نەخواستە تیا بچێیان واز لەوەش بێنە من ئەکەوم تووشی فەقەرا دەبی ئەمە لەسەر ئۆژرۆدانیشی لەسەر چۆکدادەی وە پشتت بەڕاستی تو زەرمەمە تووشی فەقەرات و ئینزیلاق و ئەژنۆیەشان و سەوەفان و ئەمانە بووە بەڵام بەڕاستی لەلایەن حکومەتەوە هیچمان بۆ ناکرێ هەتا بتوانین ئیش بکەین ئیشمان بێگەن دوای ژەڵەن کاکە بڕۆم بۆ ماڵەوە خواتان لەگەڵ. ئەندامانی ئەم دەستگایە لە سنووری پارێزگای سلێمانی هەژدەتی من زیاتر لە 100 کەسن و بەشێکی زۆریان زیاد لە 20 ساڵە کار دەکەن لەم بوارەدا ئەگەر چی ژیانیان لەو پێناوەدا بۆ پاراستنی هاوڵاتیان داناوە بەڵام وەک خۆیان وتیان حکوومەتی هەرێمی کوردستان تا ئێستا خۆی بە بەرپرسیار نەبینیوە لە ئاستیان و لە کاتی کەم ئەندام بوون نەخۆشی و تەنانەت شەهید بوونیان هیچ قەرەبوویەک یان موچەیەکی هەمیشەییان بۆ دابین نەکراوە.